ئەمڕۆ باس لە ڕۆڵ و گرنگیش نەکەین لە ئەنجومەنی نوێنەران وەک دەزانی لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەر لە مێژووە لەگەڵ دروستبوون یەکێتی نیشتیمانی کوردستان جێدەستی خۆیان دیار بووە و مام جەلال هەروەها کاک قوبات بەردەوام پشتگیری ژنانیان کردووە بۆی کە جێدەستی خۆیان دیاری بکەن. ئێستاش باس لە گرنگی و ڕۆڵی ژن دەکەین لە ئەنجومەنی نوێنەران هەر لەسەرم بابەتە شیلان فەتحی لە کەرکووک کاندیدی ژمارە 24 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی کەرکووک لەگەڵمانە بێ گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە ئاکەین. سڵاو لەبێ شیلان خانم، کاتە و باش باسمان لە گرنگی و ڕۆڵی ژن بۆ بکە لە ئەنجومەنی نوێنەران. سڵاوتان لێبێ ئازیزان، سڵاو لە بینەرانی کەناڵی کورتسات. بەدڵنیاییەوە ژنان و ڕۆڵی ژن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە. ئەگەر ئێمە بێن سەیری ڕێژەی ژنان بکەین لە عێراق ئەبینین ئەو ڕێژەیە بە پێی دوایین ئامار کە لە عێراق ئەنجام درا ئەو ڕێژەیە زۆر نزیکە 49 بە 50 یعنی ڕێژەکەی زۆر نزیکە. ئەمە ژوامان لێکە ئێمە بزانین کە ئەم کۆمەلگای ئێمە کە نیوەی ڕێکی لە ژنان و لە کچانە ئەبێ گرنگێکی زۆر زیاتری پێ بدرێ. طبعاً ئەم گرنگیە لە نێو ئەنجومەنی نوێنەرانەوە بێ لە ڕێی ئەو یاسایانە ئەبێ ئەو یان تەفعیلی ئەو یاسا دەستوریە ئەو یاسایانەی کە باس لە یەکسانی ئەکا لە با بڵێن لە ماف و لە ئەرکدا لە نێوان چینی با بڵێن ژنان و پیاوان. طبعاً ئێمە ئەزانین کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێمە وەک یەکێتی ئەچین ئینشاءالله بۆ ئەنجومەنی نوێنەران گرنگێکی زۆری بە ڕۆڵی ژنان داوە هەر لە سەردەمی ڕابەرمان مام جەلال کە ئەتوانین بڵێن تەنها سەرکردە بوو کە یاسای دەرهێنا بۆ پارێزبەندی لە ژنان و لە ژنان و ڕێژەکەیان لە ناو حزب و لە ناو حکومەت. ئەشوانین بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراقا ئەو حزبە بوو کە توانی لە 125 کە بۆ حکومەت و بۆ پەرلەمان دانرا بوو ئەو ڕێژەیە ئەو لە ناو حزبا جێبەجێ کرد. بەڵام ئێمە پشتبەست بەو ئەزمونەی کە هەمانە پشتبەست بەو پاڵپشتیەی کە لە سەرۆکایەتی حزبەکەمانەوە هەمانە لە سەرۆک بافڵ و لە هەواڵمان کاقوبات تاڵەبانی کە ئەو زۆر ئازایەنە زۆر جەنگاوەرانە هاتۆتە پێش بۆ داکۆکی لە مافی ژنان. ئێمەش ئەتوانین لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بە هەمان سیاست بە هەمان میکانزم هەوڵ بدەین بۆ فراهەمکردنی مافەکانی ژنان لە عێراق و طبعاً بە دڵنیاییشەوە لە کوردستان و شاری کەرکووکی ئازیز. بەڵێ دکتۆر شیلان، ئەمە وەک ژنێک پێم بڵێ لە خولەکانی پێشووترا تا چەندێک ئاستی یاخود ڕۆڵی ژنە بینیوە بەهێزی ژنە بینیەوە ئاستی ژنان تا چەندێک ینی ڕۆڵی ژنان تا چەندێک پارێزگاری لێکراوە و بە بۆ چوونی تۆ ئەم جارێ ینی واتە خولی داهاتوو ئێوە تا چەندێک ئەتوانن ڕۆڵی ژنان زیاتر بکەن و بیگەێنە چه ئاستێک؟ طبعاً لە هەموو ئەتوانین بڵێن لە هەموو خولەکانی پەرلەمان کار کراوە بۆ فراهەمکردنی مافەکانی ژنان بە شێوازی جیاجیا. بەڵام من ئەتوانم بڵێم آخر خلق و آخر یاسای قانونی ئەحوالی شخصی یاسایەک بوو کە ئەتوانین بڵێن شۆکێنەر بوو بۆ خەباتی ژنان لە هەموو عێراق. خۆمان ئەزانین ئەو یاسایە کە پێی ئەوترێ قانونی ئەحوالی شخصی عێراقی کە لە هەندێک فەقەرەیە پشت ئەبەستێ بە فقهی جعفەری کە ڕێگە ئەدا بڵێن بە شودانی کچانی خواردن 9 ساڵ. ئەمە وای کرد هەموو ڕێکخراوەکانی ژنان بێنە قسەکردن و بێنە هەڵوێستیان هەبێ لەسەر ئەو یاسایە. طبعاً ئەو یاسایە لە عێراق ئەگەر جێبەجێ بکرێ توانین بڵێن گەڕانەوەیەکی زۆرە لە قانونی ئەحوالی شخصی بۆ دواوە. بەڵام ئێمە ئەتوانین کار لەسەر مەجموعەیەشتی تر بکەین کە پێم وایە ئەکرێ وردە وا بکەین ڕێگە بە تێپەڕاندنی ئەو یاسایانە نەدرێت هەرچەنە ئەگەر تۆ سەر بەلایەنێک بی
کە لەوانەیە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان یان وەکو حزبەکان کە باوەڕیان بە مافی ژنانە وەکو هەڵگری ئەو بیر و بۆچوونە ژنەبی ئەتوانین ئێمە لە ڕێی تەفعیلکردنی بەرنامەی حیمایی خێزان توندوتیژی خێزانی کە ئەوە یاسایەکی زۆر پێشکەوتووە لە کوردستان لە پەرلەمانی کوردستان ئیقرار کراوە هەمان نمونە بەرینە پەرلەمانی عێراق لەوێەوە کاری لەسەر بکرێ بۆی بتوانین هیچ نەبێ خێزانی عێراقی خێزانەکان بپارێزین لەوەی تووشی توندوتیژی بن هەڵبەتە توندوتیژی جۆری هەیە توندوتیژی نەفسیە توندوتیژی ئەوەیە کە تۆ ڕێگری لە کچەکەت بکەی بڕا مەکتەبەکەی تەواوکە توندوتیژی ئەوەیە کە خێزانەکەت لە ماڵەوە دانێ نێڵی بچێتە سەر کارەکەی و ئەنواعی توندوتیژی تریش هەیە ئەتوانین هەر لە ڕێی یاساکانەوە لە بەغدا یاسایەک دابنین هەڵبەتە خۆی یاسایەک هەیە کە پێوترە ڕعای ئیجتیماعی ئەمە پیا و ژنەگرێتەوە بەڵام ئێمە ئەزانین نەتیجەی ئەو هەموو شەڕ و حروبەی کە لە عێراق ڕوویداوە ڕێژەیەکی ژنانی بێوەژنمان زۆرە مناڵی هەتیومان زۆرە ژنان ئەو ژنانەی کە جیا بوونەتەوە و ساحب بڕوانامەنیە یان ساحب وەزیفەی خۆی نیە ئەم ژنە پێویستی بەوەیە با بڵێن لە ڕووی مادیەوە لە ڕووی مندامێکی هەبێ ئەتوانین بەشێ لەو پارەیە کە هی ڕعای ئیجتیماعیە دایبنێن بۆ ئەو ژنانە لەگەڵ ئەوەشا ئێمە ئەتوانین هەر لە ڕێی بودجەوە نزبەیە پارە تەخسیسکەین بۆ ئەو ژنانەی کە با بڵێن دەستی کاریان هەیە خۆی خەیاتە خۆی شیرینی دروستەکە توانین ئەمە تەمویلی مەشاریعی بچووکی پێڵێن ئەمە زۆر دیاریدەدەری ژنان ئەبێ بۆی لەسەر پێی خۆی بوەستێ و نەکەوێتە بڵێن تنگانەوە یەک شتی تر کە زۆر گرنگە ئێمە لەسەری کاری لەسەر بکەین ئێمە ئەزانین لە پەرلەمانی عێراقا ڕێژەی لە 125 ماداناوە بۆ تەمسیلی بۆی بۆ ژنان نوێنەرایەتی چین و توێژەکانی کۆمەلگا بکەن یا پارتە سیاسەکان بکەن بەڵام ئێمە بین ئەم ڕێژەیە لە هەموو دەوائرە حکوومیەکانی جێبەجێ بکەین لە ناو حزبەکانە جێبەجێ بکەین و هەوڵ بدەین بەرزی بکەینەوە باعتیبار ئەوەی ژنان ئێستا نسبەکەیان زۆرە وەکو باسم کرد تقریبا نیوەی کۆمەلگایە لە 25ەوە بەرزی کەین بۆ 30 بەتایبەت لە تەوزیفی ژنانە لە دەوائرەکانە وابێ ئەمە بەس لە ناو پەرلەمانە نەبێ یان بەس لە منسبە بەرزەکانە نەبێ بێتە خوارەوە بۆ ناو هەموو وەزیفەکان وەکو موەزەفێک لە هەر دایرەیەک یا هەن تەنانەت دەتوانین لە بواری عامیشە لە قتاعی گشتی و لە قتاعی خاصە لە کۆمپانیەکان ئەم نسبەیە فەرزکەین ئێمەزان لە تونس لە ڕواندا لە زۆربەی وڵاتان ئەم نسبەیە فەرز کراوە و بۆتە هۆی ئەوەی چینی ژنان زۆر بێنە پێشەوە و لەگەڵ ئەوەشان نسبەی هەژاری لە کۆمەلگاکە کەم بۆتەوە. دکتۆر بە پرسیارە بکەم ینی دواتر بچینەوە سەر بابەتە جدیەکان بیری کورسات ناکەی بیری ئەو کاتە ناکەی کە خەریکی هەواڵ خوێنەوە کاری ئەعلامی بووی لە کورساتە؟ بە دڵنیاییەوە کورسات ئەتوانم بڵێم من 14 ساڵ بێژەری سەرەکی هەواڵی عەرەبی بووم لە کەناڵی کورسات و بێژەری و یان پێشکەشکار و ئامادەکاری بەرنامە سیاسی بووم لە کەناڵی کورسات هەموو کاتێ نەک لە ئێستا کە لەگەڵ کورسات تا قساکەم هەموو کاتێک کە ئاوا دانیشم بەشداریەکەم لە بەرنمەیەک ڕێک بەرامبەر کامیرەکە ئەو کاتە دێتەوە خەیاڵم کە چۆن خۆمان ئامادا کرد لە ناو ئوستۆدیۆ خۆمان ئامادا کرد کە بە جوانترین شێوە بە ورترین با بڵێن معلومات دقیقترین پرسەکان بگەێنین بە هاوڵاتیانی خۆمان بە بینەرانی ئازیزی کورسات. باش ئەجا بۆیە ئەو پرسیارم لێکردی دکتۆر لە کاتی لەو کاتەیە کە وەکو بێژەر و پێشکەشکار ئەکید زۆر بیری شێ ئەەکەم بەڵێ ئەو کاتی کە وەکو بێژەر و پێشکەشکار کاری میدیایی تەکرد لە دەستگای میدیایی کورسات چەندین هەواڵی گرنگت خوێندۆتەوە و چەندین بابەتی گرنگ کە پەیوەست بووە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان جەویستم شتەکە پرسیارەکە بەم جۆرە لێ بکەم یعنی کە بچیتە ئینشاڵڵا چیتە پەرلەمان و ئەبی بە نوێنەری ڕاستەقینەی هەم گەلی کورد و هەم شاری کەرکووکی خۆشەویستیش بە تایبەتیش ژنان بەڵێ سارە بە ژنان لێمان تووڕە نەبن لەو کاتەیە بە تەمای چۆن هەواڵە دڵخۆشکەرەکان چۆن کار بۆ بابەتە دڵخۆشکەرەکان بۆ ئەوانەی کە پەیوەستن بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە
لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەکو نوێنەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو کوردێک شەڕ لەسەر ئەو مافانە بکەیت. ئەوانەی ئەو ئازیزانەی کە منیان ناسیوە لە بواری ڕاگەیاندنە، ئەوانەی کە منیشیان ناسیوە لە بواری ئەکادیمیە، ئەزانن کە چەند کەسێکی حریسم، چەند کەسێکی پەرۆشم، چەند کەسێکم زۆر بە دقەت و بە حەماسەوە کارەکەم و کە کارێکشم گرتە دەستم وازی لێ ناهێنم هەتا ئەیگەێنم بە ئەنجام. بۆیە من لێرەوە یعنی ئەو وعدە ئەدەم بە هەموو دەنگدەران، بە تایبەت دەنگدەرانی شاری کەرکووک و بە تایبەتیش تایبەتتری ژنان کە چۆن لە کورتساتە بەو دقەتە، بەو حرسا، بەو پەرۆشیە کارم کردووە و کۆڵم نەداوە هەتا گەشتوم بەوەی کە ئەو هەدەفەی هەمە پێکاومە ئینشاءڵڵا لە بەغداش بە هەمان جدیەت، بە هەمان پەرۆشی، بە هەمان دڵسۆزی کار ئەەکەم بۆ ئەوەی ئەو پرۆژانەی کە بەدەستمەوەیە هەمویان جێبەجێ بکەم و شەڕی جدی لەسەرەکەم و وازیشی لێ ناهێنم هەتا ئەیگەێنمە ئەنجام. بەڵێ دکتۆر، پێشتر باسی ئەوە کرد کە ڕێگە دەگرن لە ئازاردان و چەساندنەوەی ژنان بابەتێک هەبوو لەم ماوەی پێشوە دکتۆرەبانێکێک بوو لە دکتۆرانەی کە بەناحەق کوژرا وە چەندین لایەن دەنگی خۆیان بەرزکردنەوە، بەڵام دادگا ئەو کەسێک کە تاوانەکەی ئەنجام مابوو بە بێتاوان لە قەڵەمیدا و ئێوە چی دەکەن بۆی کە ئەم کەیسانە و ئەوە ئەو بابەتانی کە لەم بابەتەوە نزیکن، لەم کەیسانە و نزیکن نێتە کوردستان و ئێوە کە نوێنەرە بن لە ئەنجومەنی عێراق دەبێ لە عێراقیش بەرگری بکەن لەو ژنانەی کە تووشی ئەم ڕووداوانە ئەبنەوە، چونکە ئەگەر لەسەر ڕێبازەکەی مام جەلال بڕۆین هەمومان ئامانجی ئەوە بوو کە بەبێ لایەن پشتگیری تەواوی ئەو کەسانە بکەین کە لە ناوچەیەک دەژین و تەواوی ئەو نەتەوانی کە لە ناوچەیەک دەژین. چی دەکەن بۆ ئەمە؟ طبعا ئەم شتانەی ئەم ڕووداوانەی کە ڕوو ئەدا هەمووی لە دوو خاڵی سەرەکیەوە من یعنی گەڕمەوە بۆ دوو خاڵی سەرەکی. یەکەمیان ئێمە کۆمەلگاکەمان طبعا من باسی خواروی عێراقەکەم زیاتر خۆشبەختانە لە کوردستان و لە کەرکووکیش لە ناو نەتەوەی کووردا کەیسی ژنان و هەر خۆشی لە ئەساسا کورد یعنی ڕێزێکی زۆر تایبەتی هەبووە بۆ ژنان. لە ئێمە ئەگەر بڕۆینە ناو خانەوادەکان ئەبینین دایکت لە ماڵەوە بڕیاردەرە، ئەبینی خوشکە گەورەکە قسە و ڕای بیستراوە. ئەمە وای کردووە یعنی ئێمە جۆرێک لەو کەیسانەی کە لە خواروی عێراقەوە ڕوئەدا بەداخەوە لای ئێمە شکر بۆ خوا یعنی ئێمەی کورد ژنانی کورد لێی دوورین. بەڵام ئەمە مادام ئێمە لە ناو عێراقا ژین و وەکو ژنێک ئەبێ ئێمە سەرەتا بین لەسەر هۆشیاری کۆمەلگا کار بکەین کە بەداخەوە بە تا ئێستا لە عێراق لەسەر ئەو کەیسە کار نەکراوە، لەسەر ئەوەی کە تۆ ژن و پیا و ئەبێ یەکسان بن لە ڕووی مافەوە لە ڕووی ئەرکەوە. تۆ طبعا لەناو دەستورە ئەو فەقەرەیە هەیە، ئەو خاڵە هەیە، بەڵام لە ئەرزی واقعا لە ناو کۆمەلگایە ئەمە جێبەجێ نەکراوە. ئەبینی لە زۆربەی خانەوادەکان لە خواروی عێراق ژنان وەکو کۆیلە سەیرەکرێ یان وەکو خزمەتکارێک سەیرەکرێ لە ناو ماڵەکەیە، بۆی نییە بڕیار بدا بچێ بخوێنێ، بۆی نییە بڕیار بدا تاعین بێ، بۆی نییە بڕیاردا. تەنانەت ئێستا ئاخری یاسە ئەوەیە کە مناڵان بەشوو ئەدرێن بەزوو. ئەمە ئێمە ئەتوانین لە ڕێی دوو هەنگاوەوە بیکەین. یەکەمیان هۆشیاری کۆمەلگا، دووەمیشیان ئەبێ یاسایەک، یەکەم یاسا کە من باسم کرد یاسای حیمایەی خانەوادەکان بێت لە دژی ئەو جۆرە توندوتیژیانە کە بەداخەوە لە عێراق ئەو یاسایە هەتا ئێستا وەکو پێویست نییە. یەک خاڵی تریش کە زۆر گرنگە، یعنی ئێمە لە هەموو بوارەکانە وەکو ژنان چەند بەرەو پێشەوە بچین، چەند برەو بەتواناکانمان بدەین لە بواری با بڵێن اقتصادیە، لە بواری کۆمەڵایەتیە، لە بواری خوێندنە، تا نزبەی ژنان لە ناوەندەکانی بڕیار زیاد نەکە کەیسی ژنان ناچێتە پێشەوە. ئەبێ نزبەی ژنان ئەوە نەبێ لە ناو پەرلەمانی عێراقا، لە ناو حکوومەتە، لە ناو ئەنجومەنی پارێزگاکانە بە شێوازێک کە نەتوانرێ جۆرە یاسایەک بسەپێندرێ بەسەر ژنانە کە دژی با بڵێن مەسلحەتی ژنان بێ. ئێمە ژنانمان هەیە لە پەرلەمان، ناڵێن ژنانمان نییە، بەڵام بەداخەوە
لێرەوە ئەیڵێم بە تایبەت لە خواروی عێراق زۆربەی ئەو ژنانەی کە هەڵەبژێردن و ئەبنە نوێنەری کۆمەلگاکان هی ئەو کۆمەلگایەن یعنی هی ئەو کۆمەلگایە کە خۆی لە چەساوەیە ئەو ژنە بۆیە ئەو ژنە کە دێتە پەرلەمانیش ناتوانێت لەگەڵ یاسایەک بێ یان دامی یاسایەک بکە کە پاڵپشتی لە مافەکانی ژنانەکە کە داوای ئازادیەکە بۆ ژنان ئازادی من طبعاً ئەڵێم ئازادی خوێندن ئازادی پەرەپێدان بە تواناکانی ئازادی بەشداری فعلی لە ناو کۆمەلگایە کە بەداخەوە ئەمە لە خواروی عێراق زۆر کەمە من لێتان ناشارمەوە یعنی چوومەتە کۆنفرانس لە خواروی عێراق لە بەسڕا لە نەجەف لە کەربەلا باوەڕکەن کەسەکە سەیرەکەم پرۆفیسۆر بووە لەسەر کەیسێک قسەمان کردووە کە مافی ژنانە بەڵام لەگەڵ خۆیان بۆ ناو کۆڕەکە هاوسەرەکەی هاتۆتە ژوورەوە کە ئەبوسێتی قسەیەک بکە ڕێیەک بدا لەسەر یەکێ پۆینتێ بڵێ لەسەر یەکێ لەو شتانەی کە مناقەشە ئەکرێ ئاوڕی داوەتەوە بۆ هاوسەرەکەی ئیزنی لێ وەرگرتۆ و تێتی قسە بکەمیاننا کە ئەمە شتێکە هاوسەرەکەی هەروەکو میوان لە ناو قاعەکەیە بۆ یعنی هیچ پەیوەندی بەو بابەتە زانستیەوە نەبووە کە ئەو خاتونە پرۆفا لە ناو قاعەکە بووە بۆیە ئەمە یەک لەسەر عقلی مجتەماعی لە خواروی عێراق ئەبێ کاری لەسەر بکرێ و ئیشی جدی لەسەر بکرێ بۆ فەراهەمکردنی مافەکانی ژنان دووەمیش ئەبێ ژنانی بەهێز ژنانی بەتوانە ژنانی صاحب فکر ئەمانە بگەنە ناوەندەکانی بڕیار ئەو ژنانەی کە صاحب ڕەئی خۆیەتی بۆی نەچێتە ژێر باری فشاری ئەو کەسانەی کە ئەیانوێ مافەکانی ژنان مافەکانی ژنان بخۆن. دکتۆر جەنابەت کاندیدی ژمارە 24 لە سەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە وەکو ژنێک وەکو خانمێک ئەرکە هەم ئاسان بێت بەڵام لە هەمان کاتە زۆر قورس ئاسانیەکە بۆچی بۆ ئەو ڕێگە خۆشکەریەی کە لە مێژووی دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە چەندین کەڵا ژنی گەورە و بەهێزمان هەبووە کە نمونەی باڵان بۆ نەک خانمان بۆ نەتەوەکەمان بۆ نەتەوەی کورد ئەوە لە دادەهێرۆ ئەوە لە خاتوشانە زگرای مەحمەد کە ئێستا خانمی یەکەمی عێراقیانی ئەمانە ڕەنگە ڕێگە خۆشکەر بن بۆ ئەوەی کە ژنان ڕۆڵێکی بەهێزیان هەبووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە وە کاراسانیشان بۆ کرابێ بەڵام لەگەڵەوەیە بە بەهێزی بتوانن خزمەت بکەن ئەمە چۆن ئەبینیت و چۆن ئەتوانیت لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوامی کە جەنابە ئەتوانم بڵم لەگەڵ هەردوو کەسایەتیەکەشە کارت کردووە و لە نزیکیشەوە ئاگاداری هەڵوێست و بۆچوونەکانیان بوویت لەسەر ژنان و لەسەر کارکردنی ژنان. بەدڵنیاییەوە ئەو ئەزمونەی کە ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کچانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەە طبعاً ئێمە ئەتوان بڵێم سەرچاوەیەکی زۆر دەوڵەمەنی خەباتی ژنانمان هەیە وەکو باست کرد کە ئێمە خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەدمان هەیە کە کچی کەڵە پیاوێک و سیاسەتمەدارێکی گەورەی کووردە کەسێکە کە زۆر باوەڕی بەوە گۆشکراون هەم دادەهێرۆ هەم شاناسخان کە ئێستا خانمی یەکەمی عێراق ڕێز و سڵاوم هەیە بۆ هەردووکیان هیوای تەندروست باشیان بۆ ئەخوازم هەردووکیان ئەتوانین بڵێن بەوە گۆشکراون لە سەردەستی سیاسەتمەدارێکی ڕۆشن فکر ڕۆشن بیر باوەڕی بە یەکسانی جێندەری هەبووە لە ناو کۆمەلگایە ئەمانە چونکە لە پەروەردەی کەسایەتیەکی ئاوان بۆیە سەیرەکەی دوو کەسایەتی زۆر بەهێزیان لێ دروست بووە و دوو کەسایەتی زۆر کوردپەروەر و مرۆڤپەروەریان لێ دروست بووە ئێمەش وەکو باست کرد کە من لە دوو مەرحەلەی جیاوازە مەرحەلەیەک لەگەڵ دادەهێرۆ کارم کردو و مەرحەلەیەکیش لە نزیکەوە دادە شاناز ئەناسم و لەگەڵیا کارم کردووە ئەمانە هەمووی بوونەتە سەرچاوەیە کە ئەزمموی من و ئەزمموی سەدان کچ و ژنی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیان دەوڵەمەند کردووە طبعاً ئێمە ئەزانین ئەگەر تۆ ئەو کەسەی قیادەی کۆمەلگاکەتەکە ئەگەر کەسێکی ڕۆشن فکر بێ ئەگەر کەسێک بێ
بتمانەت پێ ببەخشێ ئەگەر کەسێک بێهێزت پێ ببەخشێ بە دڵنیایەوە تۆش ئەتوانی پشت ئەستور بەو ئەزمونە و ئەستور بەو پشتیوانە زۆر جدیتر و زۆر ئازایەنەتر داکۆکی لەسەر کەیس و مافەکان بکەین. من زۆر سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە ئەم متمانیان بە من بەخشیوە ئێستا کاندیدی ژمارە 24م لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و شعارەکەشم لێرەوە ئەمە جارێکی تر بێڵێمەوە دروشمەکەی من داکۆکیە لەسەر هەموو کەسێک لەسەر هەموو کەیسێک لەسەر هەموو کەرکوو بۆیە بەنسبەت منەوە داکۆکیکردن کە ئەڵێم لە هەموو کەسێک یعنی مناڵێک بێ ژنێک بێ پیاوێک بێ گەنجێک بێ پیرێک بێ ئەرکی منەکە داکۆکی جدی لەسەر ماف و ئەرکە کەیسەکانی بکەم کەیسی کەرکووک ئێمە هەمومان ئەزانین کەیسی کوردستانی بوون و کەرکووک و ئێستا ئێمە ئەمانوێت ئاشتەوایی لەم کۆمەڵگایە دروستکەین و سیاسەتی چەپکە گوڵەکەی مام بەجێبێنین و هەموو کەرکووکیش طبعاً هەموو کەرکووک بە هەموو کەیس و نەتەوە و با بڵێن جوگرافیای کەرکووکەوە ئەرکی ئێمە بێ کە ئێمە داکۆکیان لێ بکەین بۆیە ئینشاءالله ئێمەش ئەبینە ئەو خوێنکارە زیرەکەی کە هەموو ڕێنمایەکانی دادەهێرە و دادەشاناز و هەموو ئەو سەرکردانەی خۆمان جێبەجێەکەین لە پەرلەمانی عێراق. بەڵێ زۆر سپاس دکتۆر شیلان فەتحی کاندیدی ژمارە 24 لیستی 222 یەکێتی لە بازنەی کەرکووک. سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی.